ژینگەی هەرێمی کوردستان ژینگەیەکی ئارام و ئاسوودە نیە بۆ مافی ڕۆژنامەنووسان و ئەو چین و توێژەی کە وەکو چین و توێژی ناڕازی لە کۆمەلگادا ناو دەبێت. سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان ئەمڕۆ راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو کردەوە لە ژێر ناونیشانی ژینگەی بێ لێپرسینەوە بێ دادپەروەری هەڕەشە لە ئازادی ڕۆژنامەگەری دەکات. ئەمڕۆ لە راپۆرتەکانی ئەو راپۆرتی کە سنتەری میترۆ بڵاوی کردبوو بۆ ساڵی 2025 315 پێشێلکاری بەرامبەر بە 252 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەیاندن ئەنجام درراوە. یەک حاڵەتی تەقەکردن هەبووە، یەک تیرۆرکردن بە درۆن هەبووە، 120 ڕێگری و جیاکاری هەبووە، 74 لێدان و هێرش و هەڕەشە و سوکایەتی هەبووە، 53 شکاندن و زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەگەری، 3 هەڵکوتانە سەر ئۆفیسی و داخستنی کەناڵی ڕاگەیاندن، 52 دەست بە سەرکردنی ڕۆژنامەنووس کە 52 ڕۆژنامەنووس دەستگیر کراوە، 4 پڕکردنەوەی فۆرمی زانیاری و بەڵێننامەی نایاسایی، 7 تێرشی ئەلکترۆنی. ئەمە ئەو پێشێلکاریانە بوون کە سنتەری میترۆ لە ساڵی 2025 کە کۆی گشتی پێشێلکاریەکان 315 پێشێلکاری بووە. هەر ئەمڕۆ هاوپەیمانی نۆزە کە ئەویش سەر بە سنتەری میترۆیە، ئەوانیش کۆمەڵێک پێشێلکاریان بڵاو کردبەوە. لەوانە هەم ناڕەزایەتەکانیان خسۆتە ڕوو هەموو چین و توێژەکانی کۆمەلگا و هەم مامەڵەی هێزە ئەمنیەکان و پێشێلکاریەکان خراوەتە ڕوو. ناڕەزایەتەکان بە کۆی گشتی 356 چالاکی جۆرا و جۆر و دەربڕینی ناڕەزایەتی سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا بووە. لەوانە باڵێن مامەسایان، فەرمانبەران، هاوڵاتیانی دیکە کۆی گشتیان 356 حاڵەت بووە، بەڵام هێزە ئەمنیەکان مامەڵەیان لەگەڵ ئەو کەسانە دەتوانین بڵێن وەکو هاوڵاتیانی ناڕازی 2 حاڵەتی کوشتن هەبووە، 108 حاڵەتی دەستگیرکردن هەبووە، 2 حاڵەتی فڕاندن هەبووە، 1 حاڵەتی ئەشکەنجەدان هەبووە، 3 حاڵەتی فشار بۆ سەر باڵێن بۆ سەر ڕۆژنامەنووس و نووسەرەکان هەبووە. ئەمە کۆی گشتی ئەو راپۆرتەی ئەمڕۆی سنتەری میترۆ و هاوپەیمانی نۆزە کە سەر بە سنتەری میترۆیە. پرسیارم لەوان کرد ئەم راپۆرتانە چیمان پێ دەڵێن؟ ئەوان گوتیان دەتوانین بڵین بە جۆرەی ئەم راپۆرتانە بێ، بە جۆرەی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بێ، ژینگەی هەرێمی کوردستان ژینگەیەکی ئارام و ئاسوودە نیە بۆ مافی ڕۆژنامەنووسان و ئەو چین و توێژەی کە وەکو چین و توێژی ناڕازی لە کۆمەلگادا ناو دەبێت.